هەڵبژاردننی ئەم جارەی عێراق بە یاسای پەسەندکراوی نوێ ئەنجام دەدرێت کە شێوازی فرەبازنەییە. یعنی و خاڵە بە ئیجابی دەئەنرێ لەبەرەوەی یاریدەدەری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەڵێت پێشبینی دەکرێت لە حکومەتی ئایندەی عێراق زۆربەی حیزبە بچووکەکان لە قاڵب بدرێن و کەمترین حیزب دەگەنە پەرلەمانی عێراق. ئەو دەنگانە هەمووی ئەسووتێت. هەمووی ئەسووتێت بۆ یەکێک لە خراپەکانی ئەم سیستەمە ئەوەیە کە ڕێژەیەکی بەرزی دەنگ تایدا ئەسووتێت و حساب ناکرێت ناچێت بۆ هیچ حیزبێکی تر بە سوتا و حسابە لەبەرەوەی سیستەمەکە وا ئیشەکات کە هەر پاڵێوراوێک دەنگی زیاتر بێنێ لەوانی کە ئەو پاڵێوراوانە ئەبن بە براوی ئەو بازنەیە و سلبیاتی هەیە بەڕاستی یەکێک لە سلبیاتەکانی ئەوەیە کە طبعاً بۆ عێراق سلبیاتەکەی باشە ئەو یعنی و خاڵە بە ئیجابی دەئەنرێ لەبەرەوەی ئێستا فەوزای فرەحیزبی هەیە لە عێراق و ئەم سیستەمە ئەتوانێت تا ڕادەیەک ئەو فەوزایە کەم کاتەوە دواتریش پەرلەمان بە زوویی هینە بێت تشکیلەکرێ و دواتری حکوومەت بە زوویی تشکیلە بێ لە ژمارەیەکی کەمی حیزب و حکوومەتیش کە تشکیل بوو کوتلەیەکی پەرلەمانی بەقوت لە پشتی حکوومەتەوە یاساکان زوو سیاغا ئەکرێن پرۆژەکانی حکوومەت زووتر جێبەجێ ئەکرێن وەکو ئێستا نییە کە هەر حیزبێک کە ڕاستە بێتەوە ڕخنە ئەگرێ و نایڵە یاساکان تێپەڕێنرێ و نایڵە پرۆژەکانی حکوومەت تێپەڕێنرێ و ئیتر تێپەڕاندنی مفاوەزات و سەفەقاتی ئەو بەرپرسانەی کە خراپیان هەیە و مەلەفیان هەیە کەم ئەبێتەوە لەبەرەوەی لە ژمارەیەکی کەمی حیزبەکان حکوومەت تشکیلەکرێ مفاوەزات لەسەر کۆکردنەوەی زۆرترین ژمارە ئەندام پەرلەمان بۆ پێکێنانی کوتلەی ئەکبەر کەمترە بێتەوە زووتر ئەو مشکلەیە چارەسەرەکرێت. یاسای نوێی هەڵبژاردن لە بەرژەوەندەی حیزبە بچووکەکاندا نییە و ئەگەر لەگەڵ حیزبێکی دیکە بەڕێکەوتن پاڵێوراوی بەهێز دیاری نەکرێت زۆربەی دەنگی دەنگدەرەکانیان دەسووتێت بە پەیڕەوکردنی سیستەمی نوێی هەڵبژاردننی بازنەفراوان. شێوەرچی و ململانەکە زۆر خورسترە کاتەوانێ هێز و لایەنە سیاسیەکان ناتوانن بە هەمان بەرنامە و بە هەمان استراتیژیەتی هەڵبژاردنەکانی پێش و بەشداری هەڵبژاردنە بکەن بەڵکو بێ بەرنامە و ئالێتی جیاوازتر دابنێن بۆ بردنەوەی کورسەکانی چونکە کێوەرچی و ململانەکە زۆر قورسە بەپێ ئەم سیستەمی هەڵبژاردنە. لە سیستەمی بازنەفراوان ئەگەر حیزبێک 19500 دەنگیش بهێنێت ناگات بە کورسیەکی پەرلەمانی و کاندیدێکیش 200,000 دەنگ بهێنێت بۆ حیزبەکە تەنها یەک کورسیە و دەنگەکانی دیکەی ناچێت بۆ کاندیدەکانی هاوڕێی تەنها ڕێگە لە بەردەم حیزبەکان بۆ ئەم هەڵبژاردنە دیاریکردنی چەند کاندیدێکی بەهێزە تا زۆرترین دەنگەکان بهێنن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.